میوانیم ئێوارەی کورسان مەگەزین خاتونێکی جوان، خاتونێک کە کاری وەرجێڕان هەروەها نووسەرە لە هەمان کاتیشا، ماوەی 3 ساڵە بێت کاری نووسین ئەکات و ماوەی ساڵێکیشا کاری وەرجێڕانی کتێبەکات لە زمانی ئینگلیزیەوە بۆ سەر زمانی کوردی و بەدەر لەوەی کە کاری وەرجێڕانەکات و نووسەری شەکارێکی تریشەکە، بەڵام لە نێو بەرنامەکە خۆتان بینەری ئەوە بن کە چ بەهرەیەکی تریشی هەیە. میوانیم ئێوارەی کورسان مەگەزین ڕێنما هادیە، نووسەر و وەرجێڕ. خاتو ڕێنما سڵاوت لەبێت و بەخێربێ بۆ کورسات مەگەزین. زۆر سپاس بۆ تۆش. جام ئێوارە دوو دیاریشت هێناوە بۆ نێو کورسات مەگەزین بۆی کە پێشکەشی بەناوی کورسات مەگەزین بکەین، دواتر باسی لێواکەین کە دیارەکانت چ کتێبێکە. سەرەتا لەو دەست پێکەین کە چۆن بوو بڕیارەیە دەست بکەی بە کاری نووسین ئینجا دوای ئەوە کاری وەرجێڕان؟ بەڵێ من هەر لە کاتێک کە خوێندکاری زانکۆ بم، یعنی نزیکەی 2014 ئەوانە هەر خەریکی کاری نووسین بووم، بەڵام نووسینەکەم وەکو کتێب بڵاو نەکردەوە، بەڵکو لە ئەکاونتی خۆم لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لەوێ نووسینەکانم بڵاو کردەوە. دواتر لە ساڵی 2021 بیرۆکەی ئەوەم بۆ هات کە نووسینەکانم بگەێنم بە خوێنەرێکی زیاتر، هەتا وەکو خەڵکی زیاتر سوودمەند بێ لە نووسینەکانم. ئەو کاتە بیرۆکەی کتێب نووسینم بۆ هات. وەکو یەکەم بەرهەمیش کە نووسی بێتم کتێبی بۆ دڵەشینەکەتە. بۆ دڵەشینەکەی ساڵی چەند بوو بۆ دڵەشینەکە؟ بۆ دڵەشینەکە خۆی وەکو نووسین بڵێم 2022 هەمووی تەواو بوو، بەڵام بەهۆی کاری چاپەمەنی ئەوانە کێشەیەکی تێکەوت تەخیر بوو بۆ ساڵی 2023. تر لە ساڵی 2023 کتێبەکە سپاس بۆخوا چاپ کرا بە خوێنەرێکی باشی هەبوو، ئیشەڵا بەم زوانش چاپی دووەمی ئەکرێتە بازاڕەوە. باسی ئەوەت کردەوەی کەمین بەرهەمە بۆ کە نووسیوتە، کەواتە ئێستا چاپی دووەمیشی هەیە؟ یعنی تەواو ئیتر کتێبە تەواو بووە؟ بەڵێ چاپی یەکەمی تەواو بووە، ئیتر ئەم جاریان بە دیزاینی باشتر و بە شێوازێکی جوانتر ئەکەوێتە بەردەستی خوێنەران ئینشاءڵڵا. زۆر باشە ئینشاءڵڵا. ئەم دوو بەرهەمەی کە هێناوتە بۆ نێو سۆدەی کورسات مەگەزین، باسێکی ئەم دوو بەرهەممان بۆ بکەی کە یەکێکیان کاری وەرجێڕانە بۆ کردووە و یەکێکی تریشیان بۆ خۆت نووسیوتە. باسێکی ئەم دوو بەرهەممان بۆ بکەیت کە بابزانین باس لە چی ئەکات. کتێبی ئەوەی موسڵمان و خۆشەویستی ئەوەیان بەرهەمی ساڵی پارمە، ساڵی پار هەم نووسیم و هەم ئەرکی چاپکردنەکەشی لە ئەستۆی خۆم بوو لە ناوەندی سارا. ئێستاشەر بەردەستە بەشێکی دەستم کرد بە نووسینەوە. کتێبی موسڵمان و خۆشەویستی ئەم کتێبەیان باز لە خۆشەویستی ئەکات کە خۆشەویستی لە ڕاستیات چۆنە، هەستەیەکە چۆنیەتە بوونەوە و ئەو هەستە چۆن ئێمە وای لێ بکەین بە ئاراستەیەکی ڕاستە بڕات. و دیوێکی تری کتێبەکە باز لەوە ئەکات کە ئایا خۆشەویستی هەر بەڕاستی لە دینی ئیسلامە حرامە حەڵاڵە، و ئەگەر حەڵاڵە ئێمە چۆن ئەنجامی بدەین، ئەگەر حرامە ڕێگە چارەکان چێ بگرینە بەر. کتێبی دووهەمیشیان کە کاری وەرگێڕانم بۆ کردووە 365 ڕۆژ سپاسگوزاری خوایەکەیت. لەو کتێبە ئەتوانی وەکو هەمووی کوتەوتەیە، ئەتوانی تۆ وەکو پەیامێک ڕۆژانە نزیکەی ساڵێک پەیامی تایە، ئەتوانی هەر ڕۆژە و پەیامێک بخوێنیتەوە وەکو پەیامی ئەو ڕۆژە بێ بۆ تۆ، وەکو هیوا بەخشینێ بێ بۆ تۆ نیعمەتەکانی خوای گەورە ئەخاتەوە بیرێت. زۆر باشە. کەواتە ئەم بەرهەمە نوێیەت ئەوەی 365 ڕۆژ سپاس بۆ خوا، سپاسگوزاری بۆ خوا، ئەمەیان بۆ یەکەمین جار لەنێو پێشەنگای نێودەوڵەتی کتێبەوە تۆ نمایشە کرد. چۆن بوو پێشوازی خەڵک چۆن بوو لەگەڵ ئەم کتێبەیە؟ بەڵێ ئەم کتێبە لەگەڵ 3 کتێبی ترمە، یعنی هەر کتێبی هونەری چاوەڕوانی ئەو دەمەی پێ وایە کە دەکەویت. ئەم کتێبیان کە 365 ڕۆژ سپاسگوزار لەگەڵ ئەو کتێبی خوددا لێرەیە. هەر چواریان بەرهەمی کاری وەرگێڕانی خۆمە کە ئەم ساڵ یەکەم نمایشیان کرا لە پێشانگای کتێبەوە خرایە بەردەستی خوێنەرانەوە. وەکو پێشوازیکردنیش ئەکیدم بەشی خۆی خەڵک ئەیخوێنێتەوە، چونکە دوو کتێبی کەیان باسی لایانی دەرونی ئەکات، ئەوە زۆر بیانی باشە بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوێت لە لایانی دەرونی و گرنگی بە توانە و بەهرەکانی خۆیان بدەن. ئەو کتێبی کە بڵێم لە ناو هەموویشیانە کە زۆر سرنجی خۆم ڕاکێشێت کتێبی هونەری چاوەڕوانە، چونکە باز لە بابەتێکی زۆر گرنگە خۆڕاگری و سەبر و ئارامیەکە کە ئەمە یعنی لە لایانی دینی و ئەمە کڕۆکی دینە و لە لایانی تریشەوە ئێمە لە ژیانمانە هەموومان کۆمەڵێشت کۆمەڵێک کەسێن کە چاوەڕێ ئەەکەین. ئەو کتێبە فێرتەکات کە تۆ چۆن ئەو چاوەڕوانی لە سوودی
لەناجی خۆت بیبینی نەک وەکو لە چاڕەنکە هەست بە بێزاری کەی دڵتەنگ بی وابزانی دنیا کۆتایی هاتووە وەکو مڵێ ئامۆژگاری تایوە ئەوەشی جوانە کە نووسەرەکە ژیانی خۆی کە خۆیشی چاوەڕێی شتێک ئەکات لەناو کتێبەکە هەردووکیانی تێکەڵ پێش کردووە چیرۆکێکی زۆر جوانی تایە. زۆر باشە. ڕێنما کاتێک کە کاری وەرجێڕان بۆ کتێبێکەکە یاخود کاتێک بۆ خۆی ئەبێتە نووسەری کتێبێک حەز ئەکا کتێبەکە لە چ بوارێکا بێت لە بۆ نمونە ئێستا ئەمانە جیاوازن لەگەڵەوەی کە تۆ باسی دەرونیت کرد ئەمانە باسێکی جیاوازن تاوە لە یەکتریەوە کەمێک دوور و یەکتری ناگرنەوە تۆ حەزەکەی کتێبەکان بە چ شێوازێک بنووسیت زیاتر؟ زیاتر من ئەو کتێبانەی کە ئەینووسم هەوکو دوو بەرهەمەکەی خۆشم گرنگی زۆر بەلایەنی ئەوە ئەم هەم لایەنی دینی لایەنی کەلتوری شتێک نەبێت سنووری دین و کۆمەڵگا ببەزێنێت دووهەمینیشان لە نووسینەکانمە هەوڵێکی تەواو ئەم هەمیشە پەیامی هیوابەخشی تیابێت چکە تاکە شتێکە ئێمە بە زیندوی ئەهێڵێتەوە بوونی هیوای ئەگەر تۆ هیوانە بێت ئەوانەی کە کۆتایی یعنی دوور بێ بە ژیانی خۆیان ئەهێنن ئەوەی کە تاو کەسە هیچ ئەمەل و هیوایەکی بە ژیان نەماو بۆیە لە نووسینەکانمە کەمترین یعنی تەرکیز ئەگەر بیکەمە سەری شتێکە کە ڕەشبین بێت خەڵکەس بە بێچارەی و ناڕەحەتی بکە نە زۆرینەی نووسینەکانم بەلای هیوە ئومێدەوەیە و هەمیشە یعنی حەزەکەم چۆن خۆم کەسێکم کە گەشببینم لە ژیانە ئەوانەشی ئەیخوێنەوە تەنان یەکێکیش کە باسی ئەکا بە هەمان شێوە گەشببین بێ فرمودێکی جوانمان هەیە هی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێت ئەگەر دنیا نەمامێک بەدەستەوە بوو وتیان دنیا کۆتایی هاتووە قیامەت هەڵساوە تۆ نەمامەکەی خۆ بچێنە یعنی کاتێکیش کە قیامەت هەڵەگیرسێت تۆ هەر هیوا ئومێدێک هەیە بۆیە هەڵەیەم یعنی ئەو پەیامانە بگەێنم کە پڕ هیوا و ئومێدن. تۆ ڕاستە لەوانەیە کەسانێک کە کتێبەکانی تۆ خوێندنەوە نایان بینیت بەڵام هەوڵی لە ڕێگەی وشەکانتە و ئینێرجی خۆتیان بۆ بگوازیتەوە شتێکی زۆر جوانە لەتەوە کە بەڕاستی بیرە لێ کردێتەوە. وەکو لە کتێبی بۆ دڵەشینەکەمە کە ئیشەڵا کەوێتە بازارەوە لە پێشکی کتێبەکە ئاماژەم بەوەیەوە یعنی ئەم کتێبم وەکو دڵنەوەیەک نووسیوە هەر کەسێک کە ئیخوێنێتەوە لە دیڕێکا بێ لە وشەیەکا بێ ینی هیوادارم دڵنەوەیم کرد بێت دەردە دڵێکم لەگەڵا کرد بێت وەکو ئەوی کەسێک هەیە کە بڵێ لیوتێ ئەگەم ئەزانم تۆ بەم دۆخە سەختاناتی ئەپەڕی ئەم هەستە ناخۆشانەوە هەیە بەڵام هیوا ئومێدێک هەر هەیە. زۆر باش کاتێک کە کتێب ئەنووسیت با بڵین ئاستەنگەکانی کە ئەو ئاستەنگانی کە بۆ تۆ بۆ نووسەرێک گێتە پێش زیاتر چین لە چی پێک هاتوون هیچ ئاستەنگێ بۆیە دروستە بێ کاتێک کتێب ئەنووسن؟ بێگومان تۆ ئەبێ بیرکەیتەوە سەرەتا چ کتێبێک ئەنووسیت و بۆچی ئەینووسیت ئەتەوێکی خوێنەری بێت ئەمانە زۆر گرنگە وەڵامی ئەم پرسیارانە لای خۆبێ جگە لەوەش ناونیشانی کتێبەکە چ ناونیشانێک دانی کە ببێ بە ناوی ئەم کتێبە کە سەرنج ڕاکێش بێت لەناو چکە بەرگی کتێب دایمەن کاریگەری خۆی هەیە. دوای ئەوە وەکو ئاستەنگی کە بێتە بەردەست ڕاستی چاپکردنێتی ئەم کتێبە کە تۆ کە سەرەتای نووسەریت زۆر دیار نیت یەکەم ئەزمموی کارکردنتە کە تۆ ئەتەوێ بەرهەمەکەی خۆ بنێری بۆ ناوەندێک بۆتی چاپ بکەن دایمەن کێشەی چاپ و بۆ دروست ئەبێت هەنێکیان ئەسڵ هەر جوابوونایەنەوە یان هەندێکی تریان باسی ئەوە ئەکەن کە ئەوان بەس ئەتوانن بەرهەمەکانی خۆیان کاری وەرگێڕانی بۆ بکەن من وەکو خۆم یعنی نزیکەی ساڵێک یەکەمین بەرهەمم تەخیر بوو لەبەر ئەوەی کەس نەبوو بۆم چاپکایی هەربێ لەسەر ئەرکی خوبێ و خۆت بیکەیت بەڵام خۆشبەختانە من لە ڕێگەی پرۆژەی ئاگاوە توانم یەکەمین بەرهەمی خۆم بڵاو بکەمەوە ئەویش کار ئاسانی بۆ کردم کە بەرهەمی تر بنووسم و گەیاندمی بەوەی کە وەکو وەرگێڕێک ئێستاش لێرە بن. زۆر باشە باسی وەرگێڕان و نووسینمان کرد کامیان لە زیاتر خۆشەوە حەزەکەی ئەگەر بتوانێت یەکیان هەڵبژێری بە تەنیا کامیان هەڵبژێریت؟ وڵی وەکو کار حەزم لە نووسینەکەی بێگومانیانی چونکە ئەو نووسینە بوو منی کرد بە وەرگێڕ و لە نووسینی شایانی ئەتەن هەوڵڵێم ینی من سروشتی خۆم دەربکەوم ئەو پەیامانی کە خۆم هەمە بیگەێنم چکە ئاتەن وەرگێڕان پەیامی کەسێکی ترە تۆ ئەتوانی یعنی زیاتر جوانتر پەیامی خۆ بگەێنی زیاتر هەستەکە ڕاستەقینەترێکە وەک پەیامی کەسێکی تر بێت. زۆر باشە باسی وەرگێڕانیشمان کرد کاتێککە بڕیارەیە ببیتە وەرگێڕ ئایا ئەوە بوو کە کتێبی وەرگێڕێکت بینی حەزت کرد ئەو کتێبە وەربژێڕیتە سەر زمانی کوردی یانیش چ شتێک بوو کە بۆ هاندەریتە بۆی کە کاری وەرگێڕان بکەیت؟
وڵا کتێبی وەرگێڕان با بڵێن قەدەرێکی زۆر جیاواز بوو. من هەردوو بەرهەمم کە کتێبی مسلمان و خۆشەویستی بۆ دڵەشینەکە ئەوەیان سایتێکمان هەیە لە قەزای شارەزۆر، سایتی شارەزۆر نیوز، لەوێ وەکو ناساندنی بەرهەمەکەی من وتمان کە ئەم بەرهەمە ساڵی پار هەردووکی بەشداری کرد لە پرۆژێ پێشانگای کتێب لە هی سلێمانی، وەکو ناساندنی کتێبەکان بوو. بەڵام مامۆستا سەلمان باقی ئەو وەرگێڕە ڕێزوسڵام هەیە بۆی لێرەوە پەیوەندی پێوە کردم، وتی ئەگەر تۆ ئینگلیزیەکە و باشە و لەگەڵ ئەوەشە ئەتوانی کاری وەرگێڕان بکەی، حەزەکەیم لەگەڵمانە کار بکەین، چونکە بەرهەممان هەیە ساڵانە ئەمانەیە کاری وەرگێڕان بکەی. ئیتر پێی وتم یەکەمین کاری وەرگێڕان هونەری چاوەڕوانی بووتی ئەمەمان بۆ بکە هەروەکو تستێکی جوایە بزانین جوان دای ئەڕێژیت و بزانین وەکو خۆی ماناکەی ئەگەیەنی. ئەو کارەمیان بەدڵ بوو. ئیتر دوای ئەوە پیان وتیان ئیشەکە جوانە، کتێبی تریشیان پێیان کە وەرگێڕانی بۆ بکەم. ئەگەر بتەوێت لە ئێرەوە شتێک بۆ کەسانە بڵێ کە ئەیانەوێت کاری وەرگێڕان بکەن چیان پێڵێیت؟ نەکاری وەرگێڕان با بڵێم هەر کەسێک هەر خەونێکی هەر هیوایەکی هەیە هەرگیز کۆڵمەیە بەردەوام بە لەسەری بجەنگە لە پێناویە. ڕاستە ئاستەنگیەتە بەردەست ناڕەحاتیە کێشەیەت ئەوانە هەمووی بە تێپەڕبوونی کات ینی خی گەورە هەر بەڵایەک بنێرێت لەگەڵشا ڕەحمەتی ناردووە بە تێپەڕبوونی کات ئەوانە هەمووی باشە بن. وەکو کاری وەرگێڕانیش ڕاستی من خۆم ئەوەی کەوت و ئیشێکی تریژ هەیە کە ئەیکات لە ناو بەرنامەکە ئەوان بە سڕێمێنە بێ. وەکو کاری وەرگێڕانش ڕاستی یعنی من وەکو خۆم بینیومە ئەمت چەند خۆشە، یعنی کەسێک کە کتێبێکم ئەخەنجێ ئەمە لە زمانی ئینگلیزیەوە لە زمانی عەرەبیە زمانێکی تر فڵانە کەس وەرگێڕانی بۆ کردووە، یعنی وەکو شتێکی زۆر گرنگ و تایبەت ئەم بینی ئەموو چەند خۆشە منیش ڕۆژێ لە ڕۆژان ئاوا ببم بە کاری وەرگێڕان بکەم. ئیتر نەمزانی کە کاری نووسین بکەم ئەوە هۆکارێکە بۆ ئەوی کە وەکو وەرگێڕێکیش کار بکەم، یعنی وامزانانی وەکو نووسەرێک ئەمێن و نەک ئەبم بە وەرگێڕی کتێبیش، یعنی شتێکی زۆر جوان بۆ لە ژیانمە ئەوە کە ڕوویدا. هەمیشە سەرکەوتوو بیت. خاتۆڕەنما هیچ جارێک هەبووە کەسێک پێشنیاری کتێبێک کرد بۆ بکە بۆ ئەوەی کە کاری وەرگێڕانی بۆ بکە یاخودەوەتەوە کتێبانی کە کاری وەرگێڕانیان بۆ بکەیت تەنها خۆت هەڵیانە بژێریت؟ کتێبەکان بۆم ئەنێرن، مامۆستا سەلمان بۆم ئەنێرێت ئەڵێ سیرێکی بکە بزانە ئەم کتێبە چۆنە، هەم لەلایەنە دینیەکەیەوە هەم لەلایەنە کەلتوریەکەیەوە بزانە ئەگونجێ لەگەڵ کۆمەڵگەی خۆمانە. عادەتەن هەموو ئەم کتێبانە بە PDF کورتە و پوختەیەک هەیە دەربارەی کتێبەکە سەیری ئەەکەم، ئەگەر گونجاو بوو کاری وەرگێڕانی بۆ بکەین، ئەگەر گونجاویش نەبوو کتێبەکە ئەگۆڕین و ئەکەین بە کتێبێکی تر. کەواتە چی زۆر یارمەتی دەرتە لە کاتی نووسینی کتێبە یاخود لە کاتی وەرگێڕانە و کەسانە چێن کە زۆر یارمەتی ڕێنمان یارمەتی دەریەوەن؟ یەکەمینیان ئەوە هەموو یارمەتیار بۆ خی گەورە ئەگەڕێتەوە، ئەوە یەکەمە پێشی هەموویەتی. دومینیان من سوپاسی خێزانەکەمەکەم خانەوادەکەمەکەم کە پشگیریکی باشم ئەکەن، جگەلەوە من لە دەروی شارم یعنی هەر کاتێ بەرنامێ شتێک هەبێت لە ناو سلێمانیا شارێکی ترابێ ئەوان زۆر پشگیری مەکانی لەگەڵ مایەن هانم ئەیەن بۆ ئەوەی کارەکانم زیاتر درێژە پێ بێن شوێنی خەونەکانم بکەوم. و من سوپاسی پرۆژەی ئاگا ئەەکەم کە ئەوان هۆکار بوون بۆ ئەوی من بەرهەمەکەم زیاتر بناسرێ و سوپاسی مامۆستا سەلمانی شەکەم چونکە ئەوی یارمەتیدان بۆ کاری وەرگێڕانەکە. بێگومان پێش هەموو شتێک زۆر زۆر سپاس بۆ خێزانەکەت و سپاس بۆ تۆش کە هاتیتە ئێرە لە ڕێگەیەکی دوورەوە هاتیتە ئێرە، بەڵام زۆر زۆر خۆشحاڵ کردین. پرسیارەکەی دیکەم ئەوە بۆ ئەوی کەسە باسمان لێوە کرد، تۆ جگەلەوەی کە بەهرەداریت لەوەی کاری وەرگێڕانەکەیت لە زمانی ئینگلیزیەوە بۆ کوردی ئێم هیندیە و لە شێوە هێناوە تێم گەێنە. ڕاستی من لە مناڵەوە ینی هەوادارێکی باشی فلیمی هیندی بووم، تقریبا توان بڵێم 6 ساڵان بووم. جا کاتە ئینتەرنێت و ئەمانە نەبوو، بە سیدی ئەمان کڕی دینارێکمان ئەیە بۆ ماوەی شەوێک سیدیەکە لامان بوو سیرمان ئەکرد و بەیانی بوو بردایەتەوە بۆ دوکانەکە، ئەگەر نەو بردایەتەوە دینارێکی تری لێ وەرگرتی ئەگەر 24 ساعتی بەسەرا بچۆیە. ئیتر لەوە سیرمانەکە لە ماڵەوە لەگەڵ خوشک و براکانمان. ئیتر من وردە لەگەڵیا فلیمی هێندی ئاتوان بڵم گەورە بووم، لەگەڵیانە فێری کلتوریان بووم، فێری زمانەکەیان بووم. ئەمەش یارمەتی دەرم بوو کە
لە سایتی کورسینەما وتیان ئەمانەوێت کەسێک کە شارەزا بێت لە زمانی نەک هەر هیندی وتیان ئەگەر عەرەبیە ئینگلیزیش بزانێت هەر باشە بۆ کاری وەرگێڕان فیلمی هیندیمان بۆ وەربگێڕێت ئیتر لەوێ تقریبا ساڵی 2017 بوو یەکەمین فیلمم دەبێ وەکو کاری وەرگێڕان کرد بەس من زیاتر یعنی پشت بە زمانە هیندیەکە بەسم گوێ لە فیلمەکە ئەگرم بە زمانە هیندیەکە و یەکسەر وەرگێڕان یەکەم بۆ سەر زمانی کوردی خۆمە یعنی کەمتر پشت بە زمانی ئینگلیزی و زمانەکانی ترە بەسم بۆ کاری وەرگێڕانەکەی یعنی بە تەواوەتی تێگەی لە هیندی وەڵا ماشەڵڵا باش یعنی تۆز دەکات زمانە هیندی وەڵی ماشەڵڵا لێبێ یعنی چاوەڕوان بین لە داهاتوە کتێبێکی هیندیمان بۆ وەربژێریتە سەر زمانی کوردی ئیشەڵڵا ئەگەر هەبێت یعنی بگونجێت و ئەمانە زۆر حەز دەکەم یعنی چکە خۆم لە بەرەوەی لەگەڵ ئەو کولتورا گەورە بووم یعنی بۆ من جێگای دڵخۆشیە کە بتوانم بەرهەمێکی هیندی وەرگێڕمە سەر زمانی کوردی زۆر باشە ئەی باشە ڕێنما هیچ بیرت لەوە نەکردوتەوە کە کتێبێکی خۆت وەربژێریتە سەر زمانی ئینگلیزی یاخود هەر زمانێکی دیکە کە بۆ خۆت حەزت لێ بێ بێگومان بەس لێرە شتێکەیە تۆ کە ئەتەوێت کتێبێک وەربگەڕیتە سەر زمانێکی تر ڕاستی ئەبێ شارەزاییەکی زۆر باش و تەواو هەبێ لەو زمانە یعنی سە چۆن بۆ کوردێکی ئاوپەتی ئەتوانی قسە بکەی کۆمەڵێک گوشتە هەیە سەر زمانی کوردی خۆمانە تۆ مانایەکی تری هەیە کە وەری ئەگەڕیتە سەر زمانی ئینگلیزی بۆ نمونە ئێستا لە خۆمان قسەیەک شتێکە زۆر مەحاڵە و مستەحیلە ئەڵێن ئەگەر شەمە لە مانگ ببڕە اینجا ئەوە ڕوئەیە ئێتۆ ئەمە کە وەری ئەگەڕیتە سەر زمانی ئینگلیزی ئەبێ بزانی لەو ئەوان چیان هەیە بەرامبەر ئەمە ئەبێ زۆر بە باشیەوە بزانین لە زمانی ئینگلیزیە ئەڵێن وێن پیگس فلای ئەگەر کاتێ بەرازەکان فڕین خۆ ئەو مانا نایە بەس هەمان مانای شەمەکە ئەیە ئەوەی خۆمان بۆ یعنی ئەبێ زۆر بە باشی زمانەکە بزانی چگەلەوە تۆ زمانەکە ئەینیریتە وڵاتێکی تر بۆ ناو کللتورێکی تر ئەبێ شتێکی تێر و تەسەل و جوان بێت شتێک بێت دوایەکە بە خراپی نەشکێتەوە بەسەرتە بیرم لەوە کردوتەوە بەس بۆ ئێستا ڕاستەکەی هەستەکەم یعنی قورس بێت جارێک زووە بۆ ئەو کارە ئیشەڵا بەس تەمەەن باقی بێ بۆنە ئینشاءالله بۆنە بەرهەمێکت ساکاری وابزانام خەریکی نووسینی بەرهەمێکی نوێیت کاری وەرگێڕانی بۆ کاری وەرگێڕانی بۆ ئەکەیت و ئەو کتێبی تریش وتمان لە چاپایە کاتە نوێترین بەرهەمە بەناوی چیەوە بە کاری وەرگێڕانی بۆ ئەکەیت لە ئێستاە جگە لە کتێبەکەی خۆم بۆ ئەوەی دڵەشینەکەنە ئەوەی کاری وەرگێڕانی ئەوەی کاری وەرگێڕانی بۆ ئەەکەم ئێستا باسی بەناوی 101 ئامۆژگاریە بۆ کچە هەرزەکارەکانە باسی قۆناغی هەرزەکاریەکە کە چەند قۆناغێکی هەستیارە وتیایدا ئەم قۆناغە ئەبێتە بناغە بۆ تەمەنی داهاتوو چکەم هەرزەکارەیە گەورە ئەبێتەوە بێ بە گەنج و دواتریش پیرە بێ ئەگەر بناغەیەکی جوان و پتە و ڕێک و پێکی هەبێت ئەمە یارمەتی ئەیات کە لە داهاتوە کەسێکی جێ متمانە بێت ڕاستگۆ بێت بتوانێت بەرپرسیارەتی هەڵبگرێت و لەگەڵ کتێبی بۆ دڵەشینەکەمە یان حالێنسە کتێبێکی تریش لە چاپای کتێبی بەناوی تیشکی ڕۆژانەی خۆرە ئەمەش کتێبێکە یعنی سەرەکە زۆر بە جوانی لەسەر کۆمەڵە بابەت پەیامی کورت و پوخت ئەنێرە کە تۆ ئەتوانین ڕۆژانە بیخوێنیتەوە سوودی لێ وەربگریت ڕێنما ئەو پۆزەتیفیە زۆر جوانە ئێنەرژیکی زۆرەی بە منیش حەز ناکەم سۆدەی کورسان مەگەزین بەجێ بهێڵی ئێمە هیچ شتێکمان نەماوە جگەلەوەی کە زۆر سپاسی تۆ بکەین و هیوای سەرکەوتنی زۆر زیاترە بۆ خوازین بێگومان هەرچێکی دیکەشتە بۆ هەر بەرهەمێکی دیکەتە بۆ بە خۆشحاڵیەوە لە کورسان مەگەزینەوە بە بێگومانی و باسی لێواکەین ئەگەر تۆ شتێکت ماوە لە کۆتاییە ئەتوانی ئەماژەی پێ بڵێیت من زۆر سپاسی ئێوە کەم زۆر سپاسی ستافە جوانەکەی کورساتەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە هیوادارم هەموو ڕۆژ و کات و ساتێکتان پڕ لە وزە و ئینێرجی پۆزتیڤ و هیوا و ئومێد بێ زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ تۆش. ئازیزانی